والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، ئێمە هەموو ڕۆژانێکی شەممە لە خزمەت کتێبی نایابی ئەددا وەدەوایی زانای پایەبەرز ئیبن القەییمی جەوزی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ژیان بەسەر ئەبێن. ئەم کتێبە لەبەرەوەی ئیبن القەییم خۆی ناوی لێ نەناوە و هەندێک بە ئەددا وەدەوا چاپیان کردووە و هەنێکیش بە الجواب الكافي لمن سأل عن الدواء الشافي چاپیان کردووە. ئێمە دەرسەکەمان ناو لێنە ئاسایشی ڕۆح. بە سەریعی ئەوەی کە باسم کردووە لە دەرسانی پێشووە لە خزمەتانە باسی ئەەکەمەوە. وتمان سەرەتای ئەم کتێبە ئیبن القەییم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ باسی دەواکان ئەکات کە قورئان شیفایەکی زۆر گەورەیە بۆ ئینسان. هەر دەرد و ئازارێکی مادیە معنەوی هەبێ بچێتە خزمەتی قورئان ئینشاءالله بێتە شیفا. لە دوای ئەوە بە درێژی ئیبن القەییم باسی دوعای بۆ کردین. فەرمووی دوعا ئەو دەوا گەورەیە کە قەدەری خوا ئەگێڕێتەوە. قەدەری خوا یعنی تەغییر لە قەدەری خوایە جل جلاله بەچی ئەکرێ؟ بە دوعا ئەکرێ. وەکو ئیمامی عومەر فەرمووی نحن نرد القدر بالقدر. ئێمە قەدەر بە قەدەر ڕەد ئەکەینەوە. دوعا قەدەرێکە کە قەدەرەکانی تر ڕەد ئەکاتەوە نایانهێڵێ. زۆر بە درێژی باسی دوعای بۆ کردین، ئەنواع و جۆرەکان و یەکێک لە ئەسبابە بە قووەتەکانی نەجاحی ئینسان بریتێ لە دوعاکردن و زەلیلی لە بەردەم خوایە. دواتر هاتە سەر باسی کردەوەی ساڵح کە یەکێکە لە دەوا زۆر بەهێزەکان. ئەگەر ئینسانی موسڵمان کردەوەی ساڵح بکات، چەندێک کردەوەی ساڵح زیاتر کەی ئەوەندە دەوای زیاترێ وەرگرت، ئەوەندە شیفای زیاترێ بۆ هاتوو. دواتر هات باسی ئەضراری مەعاسی کرد. تاوانەکان چەند خەتەرن لەسەر ئینسان، هەر جۆرێک بێ لە جۆرەکانی تاوان، ساوم تاوانی بچووک بێ تاوانی گەورە بێ. کۆمەڵێ لە زەرەکانمان باس کردووە، هەتا ئێستا 22 زەرەرمان باس کردووە. هەر بە کورتی بۆتان باسەکەمەوە. فەرمووی یەکەم دانە تەوالد المەعاسی. هەر گوناهێکت کرد گوناهی تر بە دوای خۆیان ئەهێنێ. المعصية تضعف إرادة الخير. گناه و تاوانکاری ئیرادەی خیر، هێزی خیر لە تۆیە لاوازەکە. ئیلف المعصية کە گوناهت کرد وردە وردە ئولفەتی پێوە ئەگری، ئەو کاتە هەز بە گوناهەکان ناکەیت. هەوان العاصي على ربه. سوگبوونی ئەو کەسەی کە گوناهبارە لە بەردەم رب العالمینە. شومی گوناه چەند شومە لە حیاتی ئینسانە. کۆمەڵە شوم هەیە لە حیاتی ئینسانە، تەغییر لەسەر ئینسان دائنە یەکێک لە شومەکان بریتێ لە گوناه. المعصية تورث الذل. معصیەت زەلیلی بەسەرتا ئەهێنێ. گوناه عەقڵت تێکەدا، تفسد العقل. گوناهەکان لەسەر دڵی تۆ وردە وردە طبع و ختمی خراپە لە دڵت ئەدەن. الذنوب تدخل العبد تحت لعنة رسول الله صلى الله عليه وآله وسلم. هني لقنا كان إنسان خاطر لعنتي بيغمر جانه صلى الله عليه وآله وسلم. قناها كان وهاد لي أكاك برد دعاكي بيغمر جان صلى الله عليه وآله وسلم نكوي كدعاء استغفاري بأمتك يكردوا. هند جار إنسان قناه وإليك الدين بشتدر والعياذ بالله. قناها كان فساد لسرزوية بالله أكنوا. قناها كان سرزوي توشي الروشون وزلزلو بملرزأكن. قناها كان غيرتي بياوتي وقوري إنسان لا أبن. قناها كان حياي إنسان لا أبن. قناها كان للدلا عظمتي خوا أكو جنوا، قوري خوا بشوك أكنوا. قناها كان خواد لبير أبنوا. قناها كان لإحسان دورد أخنوا. قناها كان لناو دائري إيمان دارانا ثواب إيمان داران دزناك بي. قناها كان نعمة كان بسرت ولا أبن. قناها كان لدلي تويا ترسو قلقي دروس أكن. قناها كان وحشتي لنيوان تو خواي قوريا تو خلائق دروسك. أمرو
ئەچینە سەر ئەوەی کە گوناه یەکێکتر لە زەرەرەکان بریتێ لەوەی تمرض القلوب، دڵەکان نەخۆشەخ، گوناه دڵەکان نەخۆش ئەخ. أفرمي ومن عقوباتها هندق لعقوبات جناها كان بريتي لوي أنها تصرف القلب عن صحته واستقامته إلى مرضه وانحرافه. إنسان بهوي جناها ودلكي للساغي ولاستقامة وركن نخوا لا أدان نخوشك وبشتكات أخوا، فلا يزال مريضا معلولا لا ينتفع بالأغذية التي بها حياته وصلاحه. ويليد نخوشكي جار بجار زيادك أو كاتا حرشي دوايك أديتك دوا كان بريتي للروح وحياتي أم دروسي أكاتا تأثيري لناك شوكا كاريجري قناه لسر دلكان وكو تأثير وكاريجري نخوشكان لسر لاشا بلكو قناه كان نخوشكيان زور كشن دترا دلويران ترأكن ولا دواء لها إلا تركها. بخوات دوايني إلا ترك كردني نبي همو جورا كان يقولنا دوايني ترك كردني نبي. طبعا همو إنسانك لإنسانك كان توشي هلو وكمو قريب أنواع جوري خراب أبي لكا وستي چارە سەری دڵی خۆیکە لە هەر جۆرێک لە جۆرەکانی گوناها ولا دواء لها إلا تركها، دواء چارەسەری نییە إلا بەتەرککردن نەبێ. وقد أجمع السائرون إلى الله أن القلوب لا تعطى مناها حتى تصل إلى مولاها. أم قصي ابن القيم زور قصيكي جوانا همو سائر كان أواني الرجكي خوان قرتو برو خواناسي أرون وبرو لاي خوا أرون همو يعني إجماع يعني هي لسر أوي ضل ناقات أمنية وآواتكاني خوي حتى وكو ناقات لاي مولاكي كخوايا جل جلاله. ولا تصل إلى مولاها حتى تكون صحيحة سليمة. أخوانا قالت لاي مولاه خوي خوي حتى وكو ساغن به سليم ساغن به. ولا تكون صحيحة سليمة حتى ينقلب داؤها فيصير نفس دوائها. أخوانا الصحيح والسليم جنابه حتى وكو قران كارين هنا بس النخوشكاني هل نجرته بيان كات الدواء عكس كاني بكار بين أبوي الدواء بكا ولا يصح لها ذلك إلا بمخالفة هواها. أمشي بودزنادا إلا أبي بيتشواني هوا وآرزوي خوي بجولته. شونك هواي إنسان لها مجورة كاني هواي إنسان نخوشك الليرية شفاش تنها لوايك مخالفة أوبكا أجر نخوشكيش فإن استحكم المرض أجر بالطواويل لدليا نخوشك جيجير بو استحكام طاو دامزرا قتل أو كاد يا أكجري أي كجري يان أوتا نزيكي أخاته ولا كشتن كوابو أو كسيك نهى النفس عن الهوى خوي قرتوا نفسي خوي نهي ليكرت نهيش برو هوا بروا جاء آياتك فرمي يعني سبحان الله أو كسي نهي لنفسي أكا. طبعا أو كسي كنايكا أو كسي نهي لنفسي أكا دو شواز يعني أو كسي كنهي لنفسي أكا يعني نفسي بكل طاقة دواءك أمش الرقري لي أكا نكي ونكي ها فإن الجنة هي المأوى. كوابو أفرمي وكما أن من نهى نفسه عن الهوى كانت الجنة مأواه. نهي كد رقري كل نفسي خوي لويك برو هوا وهوز بروا إلا باداشتك بريتي أبي لبهشت. فكذا يكون قلبه في هذه الدار في جنة عاجلة. بخوا أو كسي لير نفسي خوي قرتوا هل لير الضلي لنا وبهشتها لا يشبه نعيم أهلها نعيما البتة. سبحان الله هم أو نعمتان لسر زويها الناقة استقراري ضلي إنسان كضل مستقر به. فكذا يكون قلبه في هذه الدار في جنة عالية لا يشبه نعيم أهلها نعيما البتة، بل التفاوت الذي بين النعيمين كرة أو تفاوت الزوري لبيني أو كسيد ضل صاغ ضل نخوشا زور جوازا لنعمة كان والله النعمة الدنيا وآخرة شن جوازيان هي أو كسيد ضل صاغ ضل نخوشا للدنيا أو اندج جوازيان هي. وهذا أمر لا يصدق به إلا من باشر قلبه. هذا وهذا لا يصدق به إلا من باشر قلبه. أفرمي أما لكوا إنسان هستي بيئك على بخوا إنسانك سربيتشي خواب كات
دڵەکەی نەخۆش بکەوێ تەوبە بکە بگەڕێتەوە دڵەکەی ساغ بێتەوە هەردوو تەڕەفەکە ببینێ بە چاوی سەری خۆی اینجا ئەگاتە ئەو قۆناغی کە تێبگا ئەم دوو نەعیمە چەند جیاوازن کاتێککە دوورە لە خوا چۆنە کاتێککە نزیکە لە خوا جەل جەلالوه چۆن إمام عمر مقولەیەکی مەشهوری هەیە فەرمێ جالس التوابین فإنهم أرق أفئدة أفرمي لقل توبة كارانا زور دابنيشن فإنهم أرق أفئدة چونکە ئەوان دڵیان زۆر ناسکە جالسوا التوابين فإنهم أرق أفئدة أفرمي خۆشی هەمیشە کە کەسێ تەوبەی ئەکرد لە خزمەتیادا ئەنیشت بۆی چێژ وەرگرێ لەو تەوبەیە کە کردوێتی و گەڕاوەتەوە لای خوا جەل جەلالوه چونکە ئەو سەریشی بینی و ئەو سەری نیعمەت و ئەم سەریش بالضبط وەکو کەسێک وهایە بچێتە ناو بەهەشتەوە و بێتەوە سەر زەوی نیعمەتی ئێرەش و نیعمەتی ئەوێشی بینی بێ وەکو ئادەم وایە عەلەیهی السەلام نیعمەتی بەهەشتی بینی بوو نیعمەتی سەرزەوی بینی بوو چەند جیاوازن ئەم دوو نیعمەتە دڵی ساغ و دڵی نەخۆش ئەوەندە جیاوازن دڵێک کە ڕەبطی لەگەڵ خوایە هەیە و سائیرە بۆ لای خوا لەگەڵ دڵێکە منقەطیعە لە ئەڵڵاه تەبارەکە وتەعالا ئەوەندە جیاوازی و فەرق لە نێوانیانە هەیە أفرمي ابن القيم وتصور نكي كخواي قول أفرمي إن الأبرار لفي نعيم وإن الفجار لفي جحيم أو كساني تشاك كارن لنا النعيما نعمة كانا أو كساني فجار وفاسق دور للرحمة إخوة لنا جحيم وخراب كاريان وتصور لك يا بس باسي آخرة أفرمي أما باسي آخرة باسي الدنيا باسي ناو قورة سيجار أفرمي أو كسي تشاك كارن للدنيا أكويتا ناو نعمتي خواوة لناو قورة أكويتا ناو نعمتي خواوة لناو بهشتي شاكويتا ناو نعمتي خواوة وإن الفجار لفي جحيم عينا شوازة أو كسي فاجرة والله للدنيا جياني وكو جحيم وايا قلب ضلي لناو قوري شاوهايا لآخرتي شالبردم رب العالمين أو هاي أفرمي أعني دار الدنيا ودار البرزخ ودار القرار لهرسي كان أو أنا لنعيما أو أنا لجحيما أفرميت شون أما الله سبحان الله أو كسي شتيكي خوجوز غيري خوا للدنيا تجاوزي كل الضلية طبعا يكيق لجوركاني شرك لضلي إنسانا أو يا محبوبك هبه بقى تأستي رب العالمين حبك يعني إبراهيم عليه السلام بيوتا خليل الله هل بجاء خلا لحب قورتره لزمان عربية كركي خوي خوش ويسخوا أمريكا بسري بري كتشقوي خستملي يثر تواو كبرياري ذا خوي خوش تربيه لكركي شو كدواي أوهم صالة ومنالة نبيت وخواي قول منالة كبي عطاك لصوبي الصالية وأبيت شند ضيبا منالة خوش بإسماعيل عليه السلام خواي جان أمري بيئك منالة كسر برا شو پیغمبریان صلی الله علیه و آله و سلم فرموی ای سعد والله تو چند بغیرتی من لتو بغیرتر خوا لهمو انسانیت بغیرتر لهموان بغیرتر قبول ناکا لقل او عبدایتی کی تر بکره حب کی تر هبه ود کی تر هبه خوشویستی کی تر هبه بوی انسان کشتی کی خوشویست لیر عقوبه پی ادری ابن القیم رضا و رحمتی خواه لبی افرمه هر للدنيا إنسان شتيكي خوجوي سيجار خو عقوبة أدا للدنيا بس للدنيا شون بون منكسك مالي خوشه خوي جور عقوبة أدا شو كل غما لبجارة لنارحتيا حتى مالي دسك كمالك يدسكوت هر لبجارة نوكو لدسي درجة كل دسي درجة شو إنجا خميس هم دس بيك سبحان الله أفرم إسراحتناك لبناء أو شتيك خوشي لغير خوا ضليا بهرشتك خدي أوشت أبيت عقوبة بوي شيرازي أفرمي جارك شو مشام بيرم كردو درويشك الرفيق مهبوت بابتم سرداني كم الله كتشم سردانم كرد سيرة كم درويش حرچيشتي خويتي كوي كردو لبناي مالكا دايناو وتم درويش وشيكي وتي خوا كري بياهم الله وتم جا كري بياوي چیه وتی تو نازانی کورچن مهمه باب هموش تکانه مبخشه بريكي ببخشه من میوانی تو متی شتیوانی وعدم کردو الله حچی نهشت هموش تکانی بخشی الله شیرازی لقلا دانشتم لسر زویکی رق و تقل و شو چی بکن الله دوای چندین سال روجه رم کوت شام بیری درویشم کوتو وتم بابتم سریکی لبدم الله درویش كري خوي زور خوشويست الله برسيارم كروتيان والله ماليان شوت اللادي كي دور الله قرام زور قرام للشام هتا دوزيمو
سێرەکەم خێزانی بە تەنهایە ئەی کوا دەروێژ لەکوێیە ئەڵێ وتی وەڵا دەروێژ لە سجنایە بۆچی لە سجنایە دەروێژ پیاوێکی ساڵحی خواناس کێ کردوێتە سجن وەڵای قوربان نازانی بەهۆی کوڕەکەمانە تووشی زۆر ناڕەحەتی هاتین دزی ئەکا خراپە ئەکا مەشاکل دروستەکە وەڵا دەروێشیان گرتووە لە بری ئەو ڕای کردو ئەڵە چوون بۆ سجن بۆ لای ئەڵە دەروێش دەستی کرد بە گریان تی هەموو کاتێککە کوڕەکەم ئەبینی لاڕێیەکی ئەکرد بیری ئەو شۆم ئەکەوتەوە کە تۆ میوانم بوویت و هیچم نەهێشتە یعنی سبحان الله ئەو شتەی کە زۆر خۆشت خوا لەوەیە عقوبەت ئەدا چونکە دڵت پێوە پەیوەست کردو جاری وا هەیە دڵ پەیوەست بە کوڕێکەوە ئەەکەی پەیوەست بە ماڵێکەوە ئەەکەی پەیوەست بە سیارەیەکەوە پەیوەست بە وەزیفەیەکەوە ئەەکەی یعنی بە سوڵتە و مەنسەبێکەوە خوا لە خودی ئەوە عقوبەت ئەدا جاری وا ئینسان هەتا بێتە سەرۆکی وڵاتێ نیوە مردە ئەبێ کە بوو بە سەرۆکی وڵات بە سەرۆکایەتێکە عقوبە ئەدرێ زەلیلە بێ هەر شتێک لە غەیری خوا ئەم دڵەوە پێوە پەیوەست کرد هیچ دنیا شوێنی بەقا نییە کە شوێنی بەقا نەبێت تۆ چی ئەەکەی یعنی لە دنیا ئللا خوای گەورە سبحان الله زلتێکە بەسەر هێنە بەهۆی ئەو شتێکە خۆشت ئەبێت تەجەڕودی دڵکەی بۆ خوا جەل جەلاله ئەمە بەس لە دنیا أفرمي سبحان الله وأما في البرزخ أم قصي ابن القيم زور بلامو عجيب يكم جارة بخزمتي بقام كأو كسي أمري خفت زور أخوة خفت أفرمي أو كسي كلا برزخها عذابكي ألمي فراق لغل خوشويستكيا جورك العذاب بوي لناو قوركيا أفرمي للايك وبهيش يوازي أملي نما بقريته إنجا أو نعيم قوراني لبردس يابو لدسي درچو إنجا سيرك اللايك شو حجابه لخوا خوانا بيني پەیوەندی لەگەڵ خواتێک چووە لەگەڵ عەبدەکەی خوایە ئەمەی کە ویستویەتی ئەویشی دەست نەکەوتووە ئەفەرمێ هەموو حەزەن دای ئەگرێ غەم دای ئەگرێ لەناو گۆڕەکە ئەڵێ چۆن لاشەکەی کرم و مار ئەیخوا عەقڵ و فکر و دڵ و ڕۆحی ئازار ئەکێشێ بە هەموو غەمەوە لەناو گۆڕە بیرکەرەوە هەموو غەمت هەبێ لایەک ئەترسی لەوەی بەیانی چۆن بە حوزوری خوا شاد بیتەوە کە تۆ شەریکە بۆ خوا قەراردا بوو لە خۆشەویستیدا شتێکی ترە خۆشەویست طبعا زۆر ئاسانە ئینسان مقارنەکە لە بینی ئەم دوانە یعنی جاری وا هەیە تۆ لەسەر کارێک بۆن بە نمونە مەسەلەن هەندێک جار لە زانکۆ ئەو نمونە بۆ گەنجان لەێنمەوە ئەڵام سەیری دوو گۆڵی ئەەکەی گوێت لێیە حەی عەلە الصەلاة حەی عەلە الصەلاة دوو گۆڵەکە لێ ئەگەڕی بچی وەلای حەی عەلە الصەلاة یان بەدیار دوو گۆڵەکە دانشی ئەلەوێ موقعی تۆ دەرەکەوێ ئەلەوێ ئاستی تۆ دەرەکەوێ کامیانە خۆشە ئەو تەرازوی خۆشەویستی لەوێ خوا بانگ دەکا غێری خۆش بانگ دەکا لە هەموو کاروبارەکانی دنیاتە ئەبەو شێوازە بێنە پێش چاوی خۆت خوا بانگەکە بۆ کارێ نەفسێ بانگە ئەکا شەیطان بانگە ئەکا بۆ کارێکی تر لە مەوسیمی عیبادەتا تۆ چی ئەەکەی خەریکی گوناه و تاوانکاری تەسەوورەکەی جاری وا هەیە حەڵقەی فلیمێک نوێژێک ئەفەوتێنێ تصور كجاري وهي كسيك للنوجكية خيال الله فيلمكية وي غزالي أفرمي هو أو كسي هاواركي وجهت وجهي روي ظلم لتويا أي إلهي شرمناكي لوي ضل لتشدولك لدولا كان دنيا جيرو دبوا شرمناكي لوي ك ضل لتشلايك وأجاي لخوان يا جل جلاله الرجوع أجري زمان الراقرتوا ضل الرانا قرتوا زمانت هیچ ناخوا بەڵام دڵێ بە هەرچیشی وەڵی گوناهایەتی ئەبڕ بۆی ئینسانی مسلمان ئەبێ زۆر ئاگای لێبێ لە دنیا عقوبە ئەخۆی بەخوا لە بەرزەخە ئەبێتە هەموو غەم بۆت بە پێی دەقی ئەو قسەی زانای پایە بەرز ابن القیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێ ئەفەرمێ هەتا ئەو ڕۆژەی کە ڕۆحیەتەوە ناو جەستە ڕۆحت عەزاب ئەخوا غەم ئەخوا خەفەت ئەخوا إنجا نوعي كتير لعقاب وعذاب دس بيئك زورنا راحت أفرمي سبحان الله أو كسشي كخواي قورا نعمتي بسرع داباران دبي لم دنياي لأبرار كان بي لتشاك كارا كان بي أفرمي لناو قورا شون كسيق لخوشيا رقصك سماب كات أفرمي فأين هذا من نعيم من يرقص قلبه طربا وفرحا وأنسا بربه
ئەمە لە چ ناڕەحەتێکە و غەمەخوا ئەمە لەکوێ و نەعیمی ئەو کەسە لەکوێ لەناو گۆڕە کە دڵەکەی سەماعەکە خۆشی دەرئەبڕێ بۆ ئەوەی بگا بەخوا جل جلاله بە پەروەردگارەکەی واشتیاقا إليه شوقی هەیە وارتیاحا بحبه وطمأنينة بذكره مرتاح ئەبێ بە خۆشەویستی خوا دڵی ئارام ئەبێ ڕۆحی ئارام ئەبێ بە ذکری خوا حتى يقول بعضهم في حال نزعه وطرباه فەرمی هەندێک لە پیاو گاورەکان لە کاتی سەرمەرگیانە هاواریان کرد ئەی هاوار لەو خۆشی و شادیە هاواریان کرد بۆ خۆشی و شادیە کە بەرەو پیری ئەڕۆن چونکە لە سەرمەرگا جوانیەکانیان بینیوە جەماڵەکانیان بینیوە یەکێک تر فەرموویەتی لە پیاوە گەورەکان مەساکین و ئەهلی الدنیا ئەی هاوار خەڵکی دنیا چەند فەقیر و داماون خەرەجوا منها دنیایان بەجێهێشت وما ذاقوا لذيذ العيش فيها خۆشترین شت و بەتامترین شت کە ئونسە بەخوا و پەیوەندیە بەخواوە چێژیان نەکرد وما ذاقوا أطيب ما فيها بۆن خۆشترین شت و بەتامترین شت لەسەر زەویە نەیانتوانی چێژی لێ وەرگرن و سوودی لێ وەرگرن بۆیە عەزیزەکانم ئەو کەسەی کە إن الأبرار لفي نعيم بەخوا لە دنیا لە نعیم و خۆشیە لەناو گۆڕیشە تەسەوور کە كل محبت و خۆشەویستی لەگەڵ خوا نوێژە کردو ئەوە لە یادە ذکرێ کردو ئەوە جلێکت لەبەر کردو خۆ لە یادە پێڵاوێک سبحان الله لەو کاتە لە پێ ئەەکەی پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ قاچی ڕاست لە پێکە یەکەم جار بڵێ الحمد لله الذي ألبسني هذا ورزقنيه من غير حول مني ولا قوة خوا لە هەموو گوناها كانت ئەبورێ ئەلەم کاتە تۆ خوات لە یاد نەکردووە باشە لەناو گۆڕا چۆن خوا لە یادەکرێ ئەبێت چەند دڵی خۆش بێ بە بینینی خوا و چەند پەلەت بێ بۆ ئەوەی ئاخرەت بێ هەتاوەکو بە شەوق و زەوقەوە بەرامبەر بە ڕەب العالەمین بوەستی و لە بەهەشتا بە چاوی سەری خۆت ئەم چاوانەت خوا جل جلاله ببینی ئەفەرمێکی تر لە پیاوچاکان فەرموویەتی بەخوا ئەگەر مەلیک و کوڕە مەلیکەکان ئەیانزانی سەرۆک و کوڕە سەرۆکەکان ئەیانزانی ئێمە لە چه خۆشێکین لەجالەدونا عەلەیه بالسیوف جەنگیان لەگەڵا ئەکەنین بە شمشێر پەلاماریان ئەدان بە شمشێر بۆی ئەو چێژ و خۆشەی کە هەمانە بیبن یەکێک تر ئەفەرمێ إن في الدنيا جنة من لم يدخلها لم يدخل جنة الآخرة خوا لێرە بەهەشتێکیە لەم سەرزەویە ئەوەی نەچوە ناو ئەم بەهەشتەوە قەت ناچێتە ناو بەهەشتەکەی ترەوە ئەوەی لێرە چێژی لە خوا ناسی وەرنەگرت لەوێ چێژ وەرناگرێت ئەوەی لێرە فرمێسک چێژی لە فرمێسکی وەرنەگرت چێژی لە ذیکری وەرنەگرت چێژی لە نوێژی وەرنەگرت چێژی لە ڕۆژی وەرنەگرت چێژی لە شەوی تاریکی وەرنەگرت چێژی لە دوعای وەرنەگرت چۆن بەتەمایە بچێتە ناو بەهەشتەوە چێژ وەرگرێت فيا من باع حظه الغالي بأبخس الثمن هو أو كسي پشکی گەورەی خۆت باشترین پشکی خۆت بە خراپترین جۆری ثەمەن بە خراپترین جۆری پارە گۆڕیەوە و فرۆشتێ وغبن كل الغبن في هذا العقد زۆر باش خەڵەتای لەما وخۆشە چاک ئەزانی خەڵەتاوی إذا لم يكن لك خبرة بقيمة السلعة فسل المقومين أجر نازاني سلعيتو تشنك تشن جراني ببرس اللواني كوهل أسنجينا فيا عجبا من بضاعة معك الله مشتريها وثمنها جنة المأوى خوي لي تكري بهشت بأفروش لبرامبريا سفيركش كهاتوا أم عقد إمزاءك محمد المصطفى عليه الصلاة والسلام أي هوار أم كس الضامنك محمد المصطفى حياتي خوتي بين أفروشي حياتي خوت بشتيتر أفروشي قائلة قوتيتي إذا كان هذا فعل عبد بنفسي أجر إنسان خوي أوها بنفسي خوي هزان فروشكا أي إتر ماي كرم لكي كي كرمي بوبكا كي پاداشتی بداتو كي رحمي بيبكا كخوي الرحم بخوي ناكا ومن يهن الله فما له من مكرم أو كسيك خوا سوكي بكا كي رزي لابني إن الله يفعل ما يشاء خواي قورا خوي تشيبوي أو جيب جيك سبارت بثمني حياة إنسان برامبر ببهشت داستانێکی بچووگیەتەوە یادم ئەیکەمە خاتیمەی دەرسەکە ئەفەرمێ کەسێک هەبوو خەریکی ماسیگرتن بوو ڕۆژانە ماسیێک دوانی ئەگرت
ئەی هێنایەوە لەگەڵ مناڵەکانی ئەیان خوارد ئەڵێ خۆی و خێزان و مناڵێک بەڵام زۆر هەژار و نەدار ئیتر هەتا بەیانی هەر ئەو ماسیە دوو ماسیە بوو ڕۆژێکیان ڕۆژ زۆر مانوو بوو یەکێک لە ماسیە بچووکەکانی تەنها دەستکەوت هێنایەوە ئەڵێ بە خێزانی وەدوتی شەکەت و هیلاکم کەمێ پاڵ ئەدەمەوە بەخوا هیچم دەست نەکەوت ئەمە نەبێ هەتا بەیانی بە برسێتی ئەمێنینەوە ئەڵێ خێزانیشی ماسیەکەی لەت کرد ماسی دووهەمی تیا بوو دووهەمی لەت کرد سێهەم چوارەم لە ئەخیرا مروارێکی دۆزیەوە لە سکی یەکێک لە ماسیەکان ئەڵێ پیاوەکەی خەبەر کردەوە هەستە پیاوەکە سەریع چی بووە وتی ئەم مرواریان دۆزیەوە لە سکیە سەیری کرد الله ئەکبەر کورە ژنەکە بەخوا دەوڵەمەنەوە ئێوە ماسیەکە بخۆن مام بڕۆم بیفرۆش ئەڵێ مرواری هەڵگرت ڕای کرد بەخوا لە کۆڵانەکەی خۆمانە پیاوێ دەوڵەمەنێ بزانم لێم ناکڕێ چوو بۆ لەوتی ئەم مرواریم لێ ناکڕی سەیری کردوتی ئەم مروارێ بە من ناکڕێ کوواکە تۆ هەر شتێکم بەرێ بۆ خۆت شتیوانیە وتی من زوڵم لە کەس ناکەم ناتوانم بکەم دوای بەرپرسیاتیەتە ڕێم سەرۆکی هەموو بازرگانەکان لە فڵانە کۆڵانە لەوە ئەچی ئەو بتوانێ بیکرد ئەڵێ چوو بۆ لای سەرۆکیش سەیری کرد وتی من ناتوانم ئەمە بکڕم تۆ بە شتێکم بەرێ من زۆر فەقیرم تی ناتوانم خۆم تووشی بەرپرسیاتی ناکەم تەنها پاشای وڵات ئەتوانێ ئەمە بکڕ ئەڵێ ڕای کرد حیمایە و حەرز ڕایان گرت وتی من ئەم شتم هێناوە ئەمە بیفرۆشم بە پاشای گەورە ئەڵێ عەرزیان کرد کەسێک هاتووەیەکێ لە مرواریەکانی پێیە کە زۆر بەقیمەتە لای تۆ تی بابێتە سەرەوە کە هات سەیری مرواریەکەی کرد واللهی ئەم مرواریە خۆم دروستیان ئەەکەم ئەیان خەمە ناو دەریاوە هەر کەس ئەیان دۆزێتەوە بە هیچ شێوازە ناکڕێ ئەمە چونکە سعری نییە چونکە دەسوخەتی منی بەسەرەوەیە بەڵام وەرە با من و تۆ مەرجێ لەگەڵ یەکترا بکەین 6 سەعات کاتت ئەدەمێ ئەتخەمە ناو خەزێنەی خۆمەوە بڕۆ چیت هەڵگرە هەر چیت بر بۆ خۆت ببە بارکە بڕۆ ببە ئەوژوتی کورە قوربان من 6 سەعات نا هەر 6 دەقەم بەرێ وتی 6 سەعات وڵەتی خۆتە بڕۆ بە مەیلی خۆت ئەڵێ چۆن ناو خەزێنەی پاشاوە هەر سەری سوڕما ئەم هەموو مجەوهەراتە جوانە ئەم هەموو ئاڵتونە جوانە ئەی بینی سەیری ئەکرد ئەگەڕا بەدوایانە چوە یەکێک لە ژوورەکان سەیری کرد ئەنواع جۆری خواردنی خۆشدانراوە ئەڵێ ئینجا بیری کەوتەوە ئەی هاوار چەندێکم برسیە چەندێک گەڕاوم ئەڵێ دەستی کرد بە نان خواردن تێری خوارد تۆزێکی تر گەڕا وتی ئەرێوە چەندێکە من ئەگەڕێم تی وەڵا هێشتا چارەکێکە ئەو کاتەوە من سەری ئەم مجاوزە هێشتا چارەکێکە یارە وڵات چارەکێک جا من ئەوەم بۆ چیە وتی وەڵا ئێستا شوێنێکی بینی شوێنی جوان دانراوتی وەڵا ئەلێرە یەک خەوی بۆ ئەەکەم نیو سەعاتی هەڵەسم جا ئینجا ببە ئەڵێ کەڕاکشە کاتێکی زانی نێزەیەکی بەرەکەویان چاوی کردەوە وتیان بڕۆ دەرەوە تەواو بوو کاتەکەت کور ئاخر هیچم نەبردەوە یەک لیرە ئەبم لەگەڵ خۆمە پێ یەک لیرەش نابێت مەوعیدەکە 6 سەعاتەکە تەواو بوو کێوتی بخەوی بۆ دەرەوە هەرچی هاواری کرد پاڕایەوە لاڵایەوە فائیدەی نەبوو وتیان قەراری تۆ لەگەڵ پاشایە تەواو بچۆرە دەرەوە زۆر کەسی تری وەکو تۆ جاهیل هاتن نەیانتوانی لیرەیەکی شەڵگرن بۆ دەرەوە کردیانە دەرەوە ئەمە شەدەکە عەرزم کردن بەخوا ئێمەین هەر یەکێک لە ئێمە هەر یەکێک لە ئێمە سێرەکە ئەڵێ بەخوا ئەم کابرایە زۆر داما و فەقیر بوو ئەخوا گێل بوو باشە بۆ خەوتی واللهی ئەوە ئێمەین کاتێکەوە خوای گەورە جەوهەری حەیاتی بە ئێمەدا کێ ئەتوانێت جەوهەری حەیات لە ئێمە بکڕێ کێ مەگەر ڕەب العالەمین کە خۆی دروستی کردووە لێمان بکڕێ ئەویش هاتووە ئەلێرە حەیاتێکی بە ئێمە داوە 6 ساڵ 6 ساعاتەکە با 6 ساڵ چەندێک بێ کە تۆ عومرت ئەەکەی کاتێکەوە ئەچیتە ناو دنیاوە چاوەکەیتەوە یەکەم جار بەس سەیرەکەی تا شت بناسی دوای بەس بیرت لە لای ورگتە کەسمان هەیە ئەخەوێ کەسمان هەیە جەوهەر کۆ ئەکات ئەوەی کە ئەخەوێت حچی دەستگیر نابێ کاتی ئەزانێ مەلەکول مۆت گەیشتۆتە سەرسەری لەوە چێت لە خەواشتی خۆشی بینێ بێ لەم دنیا بەڵام کاتێک ئەزانێ خەبەر ئەکرێتەوە ئەکرێتە دەرەوە الناس نيام خەڵکی خەودون إذا ماتوا انتبهوا کاتێک مردن اینجا خەبەریان ئەبێتەوە اینجا ئەزان لە گەوهەرستانەکە هیچیان نەبردووە ئەمە خەزێنەی خوایە لەسەر زەویە بەخوا ئەم خەزێنەی خوایە پێویستی بە هەڵگرتنی ئەنواع جۆری جەماڵ ئەنواع جۆری مجەوهەراتی جوان ئەنواع جۆری شتی گرانبەهایە
ئێوە تەسەورەکەن لەم دنیای چەند شتی گرانبەها هەبێ. یەک گرانبەها لە خزمەتانە باسەکەم یەک دانەیە، زۆرن، یەک دانە لە جەوهەرەکانی خوا لەسەر زەویە. لە ڕۆژی قیامەتە ئەوە بەو شێوازە تەرازوو ڕاگیراوە، پیاوێکی قەڵەوی زۆر کەتە، زۆر گەورەی زەخم، سەیری خۆن زەخمی خۆمان مەکەن، زەخمی ئومەتەکانی تر، 6 زیراع گەورە و قەڵە و سیرەکە تەرازوەکانی ڕێکە. ئەی هاوار چی بکەم؟ ڕائەکە خۆی ئەخاتە سەر شتە باشەکانی. فلا نقيم لهم يوم القيامة وزنا، حج وزني نییە. سبحان الله، بطاقەیەکی بچووک لا إله إلا الله ئیخەنە سەر تەرازوو و چەند بەرزی ئەکاتەوە. نانا ئەوەی کە ئەمێ بۆتان باسکەم جەوهەرەکە سبحان الله يا سبحان الله وسبحان الله تملأ الميزان. والله سبحان الله يك ميزان پر ئەکا میزانی قیامەت. ئەوەی مجەوهەر کۆی کەیتەوە، نوێژێک کە لەگەڵ خوایە دڵە ڕێک بێ کۆی کەیتەوە. ئەستەغفر اللهێکی بەرەبەیان کە ئەیکەی وبالأسحار هم يستغفرون. ئەوە قورسایی ناو نامەی ئەعمالی تۆیە کە بەرزت کاتەوە، ئەو مجەوهەراتی زەویە کۆی کەیتەوە. ئای چەند کەس هەیە بێ ئاگا لەوەی سەڵەواتێکی نەدا لەسەر پێغەمبەریان صلی الله تعالی عليه وسلم، جارێ بە دڵ و ڕۆح هاواری نەکرد سبحان الله، جارێ لا ئیلاهە ئیلەڵڵاهێکی جوانی نەکرد و ئێرەی بەجێهێشت. ومێ دەکەم هەر یەکێک لە ئێمە لەوانە بین کە لێرە لە نەعیمە جوانەکە بین، لە بەرزەخە لە ناو نەعیمە جوانەکە بین، لە بەهشتا لە حوزوری خوایە لە ناو نەعیمی نەبڕاوەیە بین. خوای گیان ئێمە گوناهی زۆرمان بۆ تۆ بەرز کردوێتەوە. بەخوا پەروەردگارە لە نهێنی گوناهەکانی دڵمان بەس خۆتە زانی، لە نهێنی گوناهەکانی جەستەمان بەس خۆتە زانی. ئێمە لە خزمەت ئەم دەرسە مبارەکە بە دڵی حەزین و پڕگوناهەوە چاوی زەلیلیمان بۆ تۆ بەرز کردوێتەوە. لە بەردەم گوناهەکانە زەلیل بووین و دەرگایە نەماوە تەقەی لێ بدەین، دەرگای ڕەحمەتی تۆ نەبێ. و ئەمڕۆ دەرگای ڕەحمەتی خۆت ئەگرین، بە دڵ هاوارەکەین لە تۆ خوایە لە گوناهەکانمان ببورە. خوایە گوناهێ بە ئاشکرا کردمان عەفومان کە، گوناهێ بە پەنهان کردمان عەفومان کە، گوناهێ نەمان زانی و کردمان عەفومان کە، گوناهێ زانیمان و هەر کردمان خوایە عەفومان کە، لە گوناهێکە بێئەدەب بووین بەرامبەر بە تۆ عەفومان کە، لە گوناهێکە پەروەردگارە بێڕێزیمان کرد بەرامبەر بە تۆ عەفومان کە. یا ڕەبی پەروەردگارە ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە. پەروەردگارە ئێمە ئومەتەکەی پێغەمبەرگیانین صلی الله عليه و آله وسلم، شوبهات و شەهەوات دەورەی داوین، خوایە بەهانەمانە وەرە لە گوناهەکانمان ببورە، عەفومان کە یا ئەکرەم الئەکرەمین، بەزەیی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوایە عاقبەتمان خێرکە، یا ڕەبی خوایە سەرفرازی بەردەم دیوانی خۆتمان کە. بمان گێڕە لەو عەبدانەی یا ئیلاهی لەم دنیا زۆر دڵشاد و دڵخۆشن، بمان گێڕە لەو عەبدانەی یا ئیلاهی لە بەرزەخە لە ناو گۆڕەکانە زۆر ئاسوودە و ئارامن. پەروەردگارە بمان گێڕە لەو عەبدانەی کە بە لیقای تۆ ئەگەن و زۆر سەریان بەرز و شادە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوایە گیان لە گوناهی دایک و باوکمان ببورە، لە گوناهی برا و خوشەکانمان ببورە، لە گوناهی خزم و کەسوکارمان ببورە، لە گوناهی ڕەفیق و هاوڵ و دۆستانمان ببورە، لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵانمان ببورە. پەروەردگارە هانامان بە گەورەی تۆ هێناوە، پەروەردگارە لە گوناهی مردوەکانمان ببورە. تو گەورەی خۆت ئەو مردوانەی لە ئومەتی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم کەس نییە دوعایان بۆ بکە. یا ڕەبی پەروەردگارە وا ئێمە دەستی زەلیلی بۆ تۆ بەرزەکەینەوە، لە بەردەم تۆیە هاوارەکەین. پەروەردگارە تو خاتری گەورەی خۆت ئیلاهی عەفوی خۆت بەسەریانە ببارێنە، لێیان خۆش بە. ئەو عەبدانەی کەوا موشریک نەبوون، ئەهلی تەوحید بوون، پەروەردگارە ئێستا عەزابێکیان هەیە لە ناو گۆڕە، خوایە عەزابەکانیان لەسەر لا ببە. تۆ ئەرحەم الراحیمینی، بەخوا پەروەردگارە کەس شک نەبن تۆ نەبی، دەی ڕەبی خوایە بەهانە وەرە. خوای گیان هەر کەسەمان کۆمەڵە گرفت و کێشە و مەشاکیلمان هەیە چارەسەری کە بۆمان یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوایە گرفتەکانمان چارەسەرکە، خوایە گرفتەکانمان چارەسەرکە، ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە، ئەومان بێ مناڵە مناڵی پێعەتاکە، ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە، ئەومان قەرزارە قەزی سەرشانی سووککە. پەروەردگارە ئەومان نەخۆشێکی هەیە شیفای بۆ بنێرە، ئەومان بەرەکەت لە ماڵیان نییە، بەرەکەت بەسەریا ببارێنە. تو گەورەی خۆت خوایە ئەومان گرفتێکی مشکلەیەکی مشکلەکەی بۆ حەلکە یا ئەکرەم الئەکرەمین. ئەومان دڵی تەنگە دڵی خۆشکە، ئاسایشی ڕۆح بەسەر دڵمان و ڕۆحمانە ببارێنە، بەسەر ماڵ و مناڵمانە ببارێنە، بەسەر شارەکەمانە ببارێنە، بەسەر وڵات و نیشتیمانمانە ببارێنە.
پەروەردگارە لێت ئەپاڕینەوە لێت ئەلاڵینەوە بەرەکەتی خۆت بەسەر بازاڕەکانمانە ببارێنە پەروەردگارە بەرەکەت بەسەر زەوی و زەرعاتمانە ببارێنە بەرەکەت بەسەر ئاوەکانمانە ببارێنە کانیاوەکانمان پڕ ئاوکە پەروەردگارە بیرەکانمان پڕ ئاوکە پەروەردگارە داوان لێ ئەکەین بە گەورەی خۆت کەڕەمی خۆتمان لێ مەگرەرەوە یا ئەکرەم الئەکرەمین ئاژەڵ و مەڕ و ماڵاتمان پڕ بەرەکەت کە خوای گیان بەرەکەت بەسەر ئەم شارە ببارێنە ڕزقی حەڵاڵی تیا زۆر کە خوایە داوان لێ ئەکەین ڕزقی حەڵاڵی تیا زۆر کە خوایە داوان لێ ئەکەین ڕزقی حەڵاڵی تیا زۆر کە تو گەورەی خۆت ئەوەندە حەڵالمان بدەرێ محتاجی حرام نەبین خوایە لە حرام بمان پارێزە خوایە لە حرام بمان پارێزە لە هەموو شتێکە ئەوەندە حەڵالمان بدەرێ محتاجی حراممان مەکە یا ئەکرەم الئەکرەمین یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای گیان ئێمە زمانمان کولە لە دوعایە دەسی زەلیلی و دڵی زەلیلی بەرزەکەینەوە بۆ لای تۆ بە دوعای پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم خوای هەر چاکەیەک ئەو خۆشەویستەمان لە هەموو ژیانیا داوای لێکردووی داوات لێ ئەکەین و پێمان عەتاکە هەر خراپەی ئەو خۆشەویستەمان پەنای پێگرتووی پەنات پێ ئەگرین و پەنامان بدە یا ئەکرەم الئەکرەمین خوای لێمان خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین خوای لێمان خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای گیان وا خۆمان خێزان و ماڵ و مناڵمان خزم و کەس و کارمان گەنج و شەبابی شارەکەمان ئومەتی پێغەمبەریانمان صلی الله عليه و آله وسلم سپاردەی تۆ کرد خوای سپاردە لای تۆ زایە نابێ سپاردەی خۆمان کردو بە تۆ زایەمان مەکە یا ئەکرەم الئەکرەمین آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواه يقول لقناه مني شيء أوجبوره خواه لمن قبولك إن شاء الله موفق بني يا رب